وەزارەتی پەروەردە داوای شکاندنی بایکۆت و یەکێتی مامۆستایانیش داوای بەردەوامی لە داخستنی قوتابخانەکان دەکەن. حکوومەت دەڵێت بایکۆت سوودی نییە و مامۆستایانیش داوای دوو موچەی تر دەکەن. دوای زیاتر لە 20 ڕۆژ بایکۆتکردنی دەوام لەلایەن مامۆستایانی سنووری سلێمانی و هەڵەبجە دوجار وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم هاتە دەنگ و داوای لە مامۆستایان کرد دەست بە دەوام بکەنەوە و بایکۆت بشکێنن. لە بەرامبەریشدا لقی سلێمانی یەکێتی مامۆستایانی کوردستان و مامۆستایانی ناڕازی و وانەبێژیش بە توندی وەڵامی داواکاریەکەی وەزارەتی پەروەردەیان دایەوە و ڕایانگەیاند هەتا موچەی مانگەکانی 8 و 9 وەرنەگرن ناچنەوە هۆڵەکانی خوێندن. باسییان لەوەش کرد بێباکی حکوومەت نیگەرانیەکان و مەودای دووری نێوان حکوومەت و مامۆستا فراوانتر دەکات و هێندەی ترکەرتی پەروەردە و فێرکردن بەرەو ئیفلیجی دەبات. هەرچەندە بە پێی پلانی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم لە ڕۆژی سێنزەی مانگی ڕابردووە ساڵی نوێی خوێندن لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە. بەڵام بەهۆی دواکەوتنی موچەکانیان مامۆستایانی سنووری سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین و گەرمیان تاک و ئێستا دەوامیان نەکردووە و دەڵێن هەتا کۆتایی بە دواکەوتنی موچەنەیەت ناچنەوە دەوام. لە ماوەی 20 ڕۆژی ڕابردوشدا لە ناوچە جیاوازەکان مامۆستایانی وانەبێژ و هەمیشەیی ڕۆژانە خۆپیشاندان و چالاکی و گردبوونەوەیان ئەنجام داوە. ئەمڕۆژ بەشێک لە مامۆستایانی وانەبێژ لە بەردەم بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕۆژاوا لە سلێمانی گردبوونەوە و ڕاگەیەندراوەکەی وەزارەتی پەروەردەیان ڕەت کردەوە و داوای خرجکردنی موچەکانیشیان کرد کە چەند مانگێکە وەریان نەگرتووە. لە ئێستاشدا وەزارەتی پەروەردە بەڕێوەبەرایەتیەکانی پەروەردەی ئەو سنوورانەی ڕاستپاردووە کە بایکۆتی تێدا کراوە دەست بە دەوامی ئاسایی خۆیان بکەنەوە. وەزارەتی پەروەردە و تووشیەتی هیچ بوارێک نییە گۆڕانکاری لە ساڵنامەی خوێندن بکرێت. بۆ مەبەستەش سەرجەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە پەیوەندیدارەکان ئاگادار دەکەینەوە کە بە زووترین کات دەست بکرێتەوە بە دەوامکردنی ناوەندەکانی خوێندن. بەو پێیەش لە ئێستادا بەڕێوەبەری ئەو پەروەردانەی کە بایکۆتی تێدا کراوە کەوتونەتە بەردەم دوو بژاردا. ئەوانیش فشارکردن لە مامۆستایان بۆ دەستپێکردنەوەی دەوام لە ڕێگەی وەرگرتنی غیابە دواتە سزادانی ئەو مامۆستایانەی کە پابەندی دەوام و داواکەی وەزارەتی پەروەردە نابن یاخود ڕەتکردنەوەی داواکە و بەردەوامیدان بە بایکۆت. ڕەنگە سەرەتای هەفتەی داهاتوو پابەندبوون بە ڕاگەیەندراوەکەی وەزارەتی پەروەردە یان ڕەتکردنەوەی لەلایەن بەڕێوەبەری پەروەردەکانەوە ڕوون ببێتەوە.